خاتو شانە سڵاوت لێبێت بەر لەوەی قسە لەسەر چالاکیەکانی بەڕێوەبەرایەتەکەتان بکەین پێم خۆشە بە گشتی ئەوەی کە تۆ لەوەیت و ئاگاداری ئەم چالاکیەی سبەینێ بە کورتی شتێکمان پێ بڵێ چۆن دەبێت و هەروەها بڕیارە چی تیادا جێبەجێ بکرێت. سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. ئێمە ئیستا لە هەولێرین سبەینێ پێشانگایەکی زۆر گەورە و گرنگ هەیە ئەنجامەدرێ پێشانگاکە پێشانگای متکس پێشانگایەکی گەشتیاریە هی ڕۆژهەڵاتی ناوڕاست. پێشانگاکە لەسەر ئاستێکی زۆر گەورە ئەنجامەدرێ ئێمە شوکی سلێمانی پێمان خۆش بوو بەشدار بین بە شێوازێکی نوێ بە ستایڵێکی تازە و بە بیرۆکەیەکی زۆر نوێ و هەڵمەتێکمان هەیە بۆ ئەو پێشانگایە هەڵمەتەکەشمانەوەی بابچینە سلێمانی واتە ئێمە لەم پێشانگایە بەشدار بووین لە شاری هەولێر ئەو بەشداربوانەی ئێرەکەیەن لەگەڵمانە ئایان بینەوە سلێمانی کەلتور و مێژوو و کەلەپورە جوانەکەمان و فروشتە جوانەکەمانیان پیشانێنەوە. واتە ئەوەی کە خۆتان لەوێ ئامادەن دواتر بەو دروشمە خەڵکێک دێننەوە بۆ سلێمانی بۆ شوێنە کللتورەکانیان پیشاندن؟ بەڵێ هەر کللتوری نا هەر جوانی سلێمانی بەگشتی کللتور کەلەپور جوانی سروشتی سادەی خەڵکەکەی کۆمەڵی چالاکی و ڤیددیۆی زۆر جوانمان ئامادە کردووە بۆ ئەو بابەتانە. باشە ئێستا لەبارەی بوونتان لە هەولێر پێم بڵێ هەڵبەتە مادام ئەمڕۆ لە ڕۆژێک پێش چالێکێکە تۆ لە هەولێری کەواتە ئەتانوێ ئامادەیەکی باشتان لە بیتێکسی 2025 داهاتێت بڕیارە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامادەیەکەتان لەوێ چۆن بێت؟ عفو گوێم لێ نەبوو بەس ئەخیرەکەی بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامانجتان چییە کە سبەینێ لەوێن و هەروەها ئامادەیەکەتان لەوێ بۆ ئەنجامدانی چ جۆرە چالاکیەکە؟ بەڵێ ئەم جۆرە پێشەنگایانە زۆر زۆر گرنگە بۆ دروستکردنی پەیوەندی اینجا ئەم پێشەنگایانە خۆی کۆمەڵێک وەکو کۆبوونەوەیەکی گەشتیاری و بازرگانی و کۆمەڵایەتیشی تیا ئەبێ پەیوەندی دروستەکە لە بینی کۆمپانیاکان کۆمپانیا بازرگانیەکان و گەشتیارەکان کۆمپانیا گەشتیارەکان و بنکە و دامەزراوە گەشتیارەکانی کە ئەنجا لەگەڵ لایەنەکانیکەی کە زۆر پەیوەندیان هەیە بە گەشت و گوزارەوە و بەوەی کە پەرەپێدان بابە و کردە وەکو کۆمپانیاکانی ئایتی و کۆمپانیا بانقیەکان کە هەمویان بەشدارن. بێجگە لە ئەوە کۆمەڵێکی زۆر بەشداربوانی ئەوانەی کە ساحەب ئەزمون و زۆر شارەزایان هەیە لە گەشت و گوزاردا ئەوانیش سەردانی ئەم پێشەنگایە ئەکەن کەواتە ئەبیتەوە بە گۆڕینی زانیاری ئەوانش هەمووی کارەگەریەکی ئەرێنی ئەبێ بۆ ئەوەی کە ئەم کەرتە پێش بکەوێت. شانازخان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئەوەی کە من لە داتاکانە خستمە ڕوو لە 20 وڵاتەوە دەیان کۆمپانیا و دامەزراوی گەشتیاری بەشدارە بن. ئەو پەیوەندی کە تۆ باسێ کرد تا چەند هەوڵەدەن لەگەڵ ناوەندە نێودەوڵەتیەکانی بواری گەشت و گوزار و دامەزراوەکانی گەشت و گوزاری جیهانی کە لەوێ بەشدارن ئەو پەیوەندیە دروستکەن و هەوڵبەن بیانێنە سلێمانی. ئەو پەیوەندیانە دروستە بێ لە بینی شارەکانی هەرێم دەرەوەی هەرێم ئیناوخۆیە و دەرەوەی وڵاتە ئەو پەیوەندیانە زۆر زۆر گرنگە بۆ گەشت و گوزار چونکە ئێمەش کە پێمان خۆش بە بینە ئێرە پێمان خۆشە وەکو گەشت و گوزار هەر ناوخۆیی نەمێنین کارکەین کەوەی لە دەرەوەی شاری خۆمان و لە دەرەوەی سلێمانی جوانی شارەکەمانیان پیشان بین. اینجا ئەم جۆرە چالاکیانە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی پەرەپێدانی گەشتیاری بکە لە شارەکەمانە پەرەپێدانیش کە ئەکرێ نەکەروە لە ئاستی شوێنەکانمان بەڵکوم لە ئاستی ئەوەی کە خاوەن کۆمپانیاکان و دامەزرا و بنکە گەشتیارەکانیش بە شێوازێکی کە بیرکەنەوە بە شێوازێک کە هەمووی تازەگەری بێ بۆ گەشت و گوزار. سبەینێ ڕەنگە وەبەرهێنەر و بازرگانێکی زۆر بەشداری لەو چالاکیە بکەن لەو پێشانگایە بکەن تا چەند ئامادە سازی ئەوەتان کردووە کە هەوڵبن دەستی وەبەرهێنەران بۆ کەرتی گەشتیاری لە سلێمانی ڕابکێشن و هەوڵ بدەن خاڵە جوانەکانی سلێمانی لە بواری گەشت و گوزار پیشانیان بن بۆ ئەوەی دەستی وەبەرهێنانی گەشتیاری بێننە سلێمانی؟ بەڵێ ئێمە یەکێک لە ئاماجە سەرەکیەکانمان ئەوەیە جوانی شارەکەمان پیشان ئەین بۆ ئەوەی کە وەبەرهێنان بینینەوە شارەکەمان
سروشتێکی زۆر جوانمان هەیە، مێژوویەکی زۆر جوانمان هەیە، خەڵکانێکمان هەن کە زۆر سادەن، پێکەوە ژیانێکی زۆر جوانمان هەیە لە سلێمانیە، ئەمانەیە پیشانی خەڵکی بین. ئەو خەڵکەش بێجگەلەوەی کە سلێمانی زۆر شارێکی ئەمن و ئەمانی تایە، ئەمانوێ ئەوە پیشانی ئەو خەڵکە بینەوە بۆی ڕایان کێشینکەوە بەرهێنان کرد لە شارەکەمانە. پێم باشە دەرفەتی ئەوەت پێ بدەم کە لە ڕێی کورسا دیوزەوە باسێکی چالاکیەکانی داهاتوی خۆتانمان بۆ بکەن وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی. دەتانەوێت لەم ساڵدا لەو چەند مانگەی کە ماوە لەم ساڵدا چ چالاکیەک بەڕێوە بن لە پارێزگای سلێمانی؟ بەس ببوورە چالاکیەکانی داهاتوو جەنابەت ئەڵێ زۆر پێم لێ نەدەنەکە زۆر بەڵێ لە داهاتوودا چ چالاکیەک لە پارێزگای سلێمانی وەکو گەشت و گوزار ئێمە کۆمەڵێ بەڵێ ئێمە کۆمەڵی چالاکیمان هەیە ئیشەڵا لە داهاتووە کە پلانەکانمان ڕێخستەوە ئەو کاتە خۆمان ڕای ئەگەێنین بەس کۆمەڵە چالاکیمان هەیە هەم هوەرین هەم چالاکی بازرگانی ئیشەڵا لە داهاتووە لە نزیکبوونەوەی و داڕشتنی پلانەکانی بەتەواوەتی ئەو کاتە ئاگاداری هەموو لایەنەکانەکەینەوە. زۆر کاتە ناگرم دوایین پرسیار ئەمڕۆ ڕەنگە تۆش لە هەولێر واروەها ئاگاد لە شارەکانی تری هەرێمی کوردستان و بە سلێمانیشەوە بێکە شەپۆلێکی خۆڵباری نەیە ئەمەش دەرەنجامی گۆڕانی ئاوهەوایە. گۆڕانی ئاوهەوا ئەگەر بەم جۆرە بێبارانی و بە بیابانبوون و وشکە ساڵی بە دوایە بێت چ کاریگەریە کاتە سەر کەرتی گەشتیاری؟ گۆڕینی ئەفگەم لێت نییە یعنی دەنەکەت ڕوون نییە لام. پرسیارەکەی من دوایین پرسیارە زۆر کاتە ناگرم تەنها لەبارەی گۆڕانی ئاوهەوا بوو. ئەمڕۆ لە بەشێکی زۆری شارەکانی هەرێمی کوردستان خۆڵبارینێکی زۆرە بوو، شەپۆلێکی خۆڵباری نەبوو. گۆڕانی ئاوهەوا تێکچوونی ژینگە چ کاریگەریەکی لەسەر دیوی گەشتیاری هەیە؟ بەڵێ ئەکید کاریگەری ئەبێ بەڵام ئەو شتانە هەمووی وەقتیە یعنی هەمووی چەند ڕۆژێکە خایانێ چەند سەعاتێکە خایانێ باوەڕ ناکەم تەسیرێکی زۆری هەبێ لەسەر گەشتیاری گەشت و گوزار و ڕێژەی گەشتیار. بەڕێز شاناز عامر بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی.